چۆن بزانین کەسێک مخلیصە کۆمەڵێک علاماتی هەیە. یەکەمینیان چاکەکانیان نەشارنەوە، شەو نوێژەکانیان نەشارنەوە، خێرەکانیان نەشارنەوە، نوێژە سونەتەکانیان نەشارنەوە. ئەفەرمێت إن الله يحب العبد التقي النقي الخفي. خوای گەورە عەبدێکی خۆشەوێت لێی بترسێت، عەبدێکی خۆشەوێت غەنی بێت لە نەفسا و هەروەها خۆشی بشارێتەوە. ئێستا پێمان وتراوە نوێژە سونەتەکانی دوای نوێژەکانتان لە ماڵا بکەن کە چاوی کەس ناتان بینێ. 27 نوێژ بۆ نووسێت. لەبەرەوە پیاوچاکان بەو شێوازە کردەوەکانیان نەشاردەوە. داودی کوڕی ئەبی هیند 40 ساڵ بە ڕۆژوو بۆ کەس پێی نەزانیوە. ڕۆژانە هاتۆتەوە لە ماڵەوە، پیاوچاکی ترە بوو، هاتۆتەوە لە ماڵەوە بەشە خواردنەکەی خۆی بردۆتەوە بۆ دوکان لە ڕێگا کە دێتێ خێر و خێزانەکەشی وای زانێ بە ڕۆژوو نییە. ئەفەرمی هەیان بووە 20 ساڵ لەسەر جێگایە گریاوە خێزانەکەی نەیزانیوە. محمد كري واسع فرمي لقد أدركت رجالا كان الرجل يكون رأسه ورأس امرأته على وساد واحد قد بل ما تحت خده من دموعه لا تشعر به امرأته. پیاوی واه بووە گریاوە 20 ساڵ نەیزێڵەوە خێزانەکەی بزانێت. یەکێ لە پیاوچاکانە فەرمی پیاوی واه بووە 40 ساڵ عیبادەتی خوای کردووە نەیەڵەوە دراوسەکەی بزانێت لە شەو نوێژە. حەسەنی بەسڕێ فەرمێت قەومانی سەردەمی ئێمە کۆ بوون و پیاوی وایان تیا بوو دەرزیەوتەوە. گریان زۆری بۆ ئێنا ئاوا فرمێسکەکانی ئەسڕی و تۆزێ لوتی ئەسڕێویت ئەم پەتایە زۆر جاراوە بێتاقەت مەکات. حەمادی کوڕی زەیدە فەرمێت ئەیوبی یەکێک لە پیاوچاکان کە ناوی ئەیوبە فەرمێت گریا ئەفەرمێت ئەوش بەو شێوازە دەموچاوی ئەسڕی ئەی فەرموو ئەم پەتایە زۆر جار ئاوا زۆرم بۆ ێنێ. ئینسانش کە چۆ تەمەنەوە بەڕاستیەکەی تۆژە تووشی پەتا بێت. نەوێت کاکە گریاوم تەماشام بکەن چۆن من خوشوعم هەیە. حەسەنی بەسڕێ فەرمێت پیاوی وا هەبووە نوێژێکی درێژی کردووە دراوسەکەی پێی نەزانیوە. زوبەیری کوڕی عێوەمە فەرمێت هەر کەسێ لێیەوە پێی خۆشە کردەوەی نێهێنی هەبێ با هەوڵ بدا بیکات. دووەمی خاڵبۆی بزانینم کەسە مخلیسە بایەخدان بە ناوەڕۆکی خۆی. بۆ نمونە کەسێک ئەوەی کە هەوڵەدا خۆی جوان بکات، جلی جوان بکات، دەموچاوی جوان بکات، ئەوە هەوڵەدات کە خاوەنی دڵێکی باش بێ و لە ماڵەوە عیبادەتەکانی بکە و زکرەکە و وەکو چۆن کابرا بە حوزەیفەی کوڕی یەمانی فەرموو من زۆرە ترسم مونافق بم. فەرمی لە ماڵەوە نوێژەکەی بەتەنیا بەڵێ، زکرەکەی بەڵێ، فەرمووی اذهب فما جعلك الله منافقا. فەرمی بڕۆ تۆ منافق نی، منافق لە ماڵەوە زکر ناکە. بەڵام خۆشبەختی بۆ هەر کەسێ لە ئێمە گەدا بنشێت لە ماڵەوە 100 جار ئەستەغفیر الله بکات، سڵاودا لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای گەورە فەرمێت دەربارەی عیباد الرحمن والذین یبیتون لربهم سجدا وقیاما. عیباد الرحمن کەسانێکن شەوانیان بە سەجدە و بە پێوەوەسان بخوا بەسەرەبەن. بە حەسەنی بەسرییان فەرموو بۆچی ئەو کەسانی شەو نوێژەکەن لە هەموو کەسێ ڕوویان جوانترە؟ فەرمی ئەوان لە تاریکایی یا خۆیان یەکلایی کردوتەوە بۆ خوای گەورە، خوای گەورەش لە نور و ڕووناکی خۆی پێبەخشیون. سێم علامەتێک بۆ کەسانی کە مخلیسن زۆرە ترسن خوا کاروکردەوەیان لێ قبوڵ نەکات. خوای گەورە فەرمێت والذین یؤتون ما آتوا وقلوبهم وجلة. ئەوانەی کە ئەبەخشن دڵشیان ئەترسێت، ئەترسن خوا لێیان قبوڵ نەکات. کاتێک کە ئەم ئاەتە خوێنرایەوە لای دایکی ئیمانداران عایشە ئەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم کەسانی دڵیان ئەترسێت، ئەم کەسانن کە زینایان کردووە، دزیان کردووە، مەشروبیان خواردووە، فەرمێن نەخێر ئەی کچەکەی سدیق، نەخێر ئەی کچەکەی ئەبوو بەکری سدیق، یان فەرمووی یا کچەکەی سدیق. ئەوانە کەسانێکن ڕۆژوو ئەگرن، خێرەکەن، نوێژەکەن، ئەشترسە خوالیان قبوڵ نەکەن. ناڵێ وەڵا کاکەوە ڕاستەوخۆ قبوڵە. لە بەرامبەری هەر کار و کردوێکە کە ئینسان ئەنجامێدا ئەم قسە بکات ئینەما نوطعمکم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. ئێمە لەبەر خاتری خوا خواردنتان پێدەین، نە پاداشتمانەوێت نە باسشمان کرد. بەڵام خەڵکێکەیە ئەیەوێت دۆلارێک ببەخشێت دووسێ کامێرە پێی بزانێت، چونکە بۆ ناوەیکە، بۆ ڕیایکە.
سوێن بەخوا پیاوی وا هەیە کامیرە دیار نەبێ دیناری ناوەخشێ یەک کامیرەی دیار نەبێ بە کامیرە هەبێ بابا إن الله كان عليكم رقيبا كاميري خوا باشترا بينيني خوا باشترا چەند خۆشە لە ڕۆژی قیامەتە سەتەها کردەوەت کردووە و کەسیش نەیزانی و تەنها خۆت و خوای گەورە زانیوێتی